وڵی دیارە پاش دەرچوونی بڕیاری پێدانی تاقیکەکانی نەخۆشخانەکان بە کەرتی تایبەت هەتا ئەم کاتە ناڕزایەتی زۆری لێکەوتوێتەوە بە شێوەیەکی گشتی لەسەر با بڵین ئاستی پەیوەندیدار و هاوکات پەرلەمانتاران، هاوڵاتیان و ڕێکخراوان و چالەکوان بە شێوەیەکی گشتی ڕەخنە لەم بابەتە دەگرن و دڵنیایی ئەوە دەدەن کە نابێت ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ جێبەجێکردنی ینی دەبێت بۆ هاوڵاتیان تایبەت بەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین هەڵبەتە لەم ڕۆدا وا بڕیارە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کۆنفرانسێکی یاخود لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەڵوێستی خۆیان تایبەت بەم بڕیارە بگێنن تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خەلیل عەلی کە وەکو نووسەر و هەروەها چالاکوانی ڕانیە لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک خەلیل بەخێراتی. دەمەوێت بپرسم هەڵبەتە لەگەڵ دەرچوونی ئەم بڕیارە هەتا ئەم کاتا بەشێکی زۆر لە چالەکوانی مەدەنی و هاوکات ڕێکخراوەکانی بواری مەدەنی ڕەخنە لەم بابەتە دەگرن. بە شێوەیەکی گشتی ئەم ڕەخنەگرتنانە ئەم هەڵوێستانە تا ئەم کاتە چ کاریگەریەکی هەبووە؟ ئێمە چاوەڕێ دەکەین کە کاریگەریەکان زیاتر ببێت چکە بە حکمی ئەوەی تاسا حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ ڕانەگەیاندووە ئەمە شۆکارێک بۆ بەوەی کە نەیانتوانیوە تا ئێسای ئەلانی بکەن دەنا پرۆژەکان ئامادە کردووە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە پرۆژەکە بە پرۆژێکی زۆر خراپ و نابەجێی دەزانین بەتایبەتی لە دۆخێکی سەختی ئەو ڕێی کە هاوڵاتیانی کوردستان پێیدا تێدەپەڕێ کە ئەمە ژوای کردووە دڵنیاین لەوەی کە جگە لەوەی کە ئێستا حکوومەت خۆی بۆتە بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە دیسانەکە بارگرانێکی تر لەسەر هاوڵاتیان دروست دەکات بەوەی کە کەرتی تەندروستی ئیفلیج و کۆڵەوار بکات. باشەوە بڕیارە ئەمڕۆ بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یەکدەنگ بن تایبەت بەم بڕیارە و ڕەخنە لەم بڕیارە بگرن. هەڵوێستی ئێوە لەم ڕۆدا یاخود کۆی گشتی ڕێکخراوەکان لەم ڕۆدا تایبەت بۆ بابەتە چی دەبێت؟ بەڵێ ئێمە هەوڵمانداوە کۆدەنجێکی گەورە دروستکەین لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ناو کەسایەتی و چالاکوانە ڕۆشنبیری و ئەکادیمی و کەسانی ئاساییدا بە تایبەتی لە حوزی بیتوێن و پشدەردا و بە تایبەتیش لە ڕانیا هەوڵمانداوە ئەو میتینگە گەورەیە دروستکەینەوە و کۆدەنجیە دروستکەین لە بەرامبەر ئەم ناڕەوایەتی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێم بەرامبەر کەرتی تەندروستی کە دەیکا و کردوشێتی بۆیە ئێمە دەمانەوێ بە تایبەتی لەسەر ئەو کۆدەنجیە بە هەڵوێستی خۆمان دەربڕین کاژمێر سێ ئەمڕۆ لە باخی گشتی ڕانیا پامێک بۆ ڕای گشتی و بە تایبەتیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا بکەین کە ئێمە دژی ئەو گۆڕانکاریانەین کە بە تایبەتی بە تایبەتیکردنی کەرتی گشتی چووکە وەک دەزانن ئێستا خەڵک لە بێموچەیی و لە بێبازاڕی و لە کەم دەرامەتی و لە سەروی هەمووشیانەوە کوردستان ژینگەیەکی ناتەندروست و ژینگەیەکی وێران و لە هەمان کاتیشدا ژینگەیەکی پیس دەورەی داوە و ئەوە ژوای کردووە خۆراکی باش نەبێ و سیستەمی ئاوی باش نەبێ سیستەمی هەوای باش نەبێ سیستەمی فێرنکەرە و گەرمکەرەوەی باش نەبێ سیستەمی کارەبای باش نەبێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی خەڵک لە دۆخێکی ناتەندروست و لە دۆخێکی شڵەژاودا بژیت. جا حکومەت لە جیاتی ئەوەی بێ بارگرانی سەرشانی خەڵک سووک بکات دێبۆ بڕیارانە بارگرانی سەرشانی خەڵک قورستر و قورستر دەکات ئەمەش دەبێتە ئەرکێکی زۆر نابەجێ بەسەرشانی هاوڵاتیانەوە. جا بۆیە ئێمە لەوێدا داوا دەکەین وتکا دەکەین لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی تەندروستی وتکایان لێ دەکەین کە ئەو دۆخە لە بەرچاو بگرن و ئەم دۆخی نالەباری هاوڵاتیانە لە بەرچاو بگرن و ئیسێک بکەن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ینی حکومت بۆ خۆی نایە ئەم پرۆژەیە جێبەجێ بکات یعنی بە ئەلکترۆنیکردنی تاقیقەکانی کوردستان خۆ هێندە قورس و هێندان ئەستەم نییە کە نەتوانێ هەزار گەنجی بۆ دابمەزرێنێ بە شێوازێکی ڕێک و پێک وە خەڵکیش دەخاتە سەرکار بۆ ئیلا دەبێ ئەو پارە زیادەیە بچێتە گیرفانی کەرتی تایبەتەوە و ئەمە هەر تەنیا تاقیقەکانی نەگرتوێتەوە بەڵکو سپینێ بیمەی تەندروستیش دەگرێتەوە کە پرۆژەکەیان ئامادە کردووە و دێخەنە بواری جێبەجێکردنەوە لە دوای ڕاگەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانی نوێ و لە هەمان کاتیشدا
شتی تریشەیە کە حتا ستیکەری دەرمانی یەکێکە لەو بارگرانیی کە حکوومەتی هەرێم داوێتە کەرتی تایبەت و ئەرکێکی تری خستۆتە سەر شانی نەخۆش. باشە بە شێوەیەکی گشتی و ڕێکخراوانی کە ئەمڕۆ لە ڕانیە ناڕزایەتی تایبەت بم بابەتە دەردەبرن کۆی گشتی ڕێکخراوەکان چەند ڕێکخراون کە دەتانەوێت بە کۆدەنگی پەیامەکان بگەێنن و لەگەڵ ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان کۆنتاکتان هەیە تایبەت بەم بابەتە؟ بێگومان هەوڵێکمان داوە کە هاو ئاهەنگیەک دروست بکەین لە نێوان شارەکانی تری کوردستانیشدا بۆ ئەوەی بتوانین یەکدەنگ و یەک هەڵوێز لە بەرامبەر ئەو بڕیارە بوەستینەوە و بتوانین بەلانی کەمەوە ئەگەر ڕاشی نەگرین بتوانین ئەرکی سەرشانی هاوڵاتی ئاسانتر و سوکتر بکەین. باشە. هەڵبەتە یەکێک لەو هەوڵانی کە بۆ نمونە لەلایەن ڕێکخراوەکان یاخود بە شێوەیەکی گشتی لەلایەن هاوڵاتیانەوە دەنرێت و ئەو ڕەخنانی دەگیرێت تایبەت بەوەیە کە ئەم بڕیارە کاریگەری نەرێنی لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان دروست دەکات ئەمە جگەلەوەی کە ئەوەندە کاریگەری لەسەر با بڵێن جۆری کوالێتی یاخود هەندێک بابەتی دیکە دروست ناکات. ئەم دڵنیاییە لە بەدواداچوونەکانتانەوە سەرچاوی گرتووە یاخود پرسینە لەلایەن کەسی پسپۆڕەوە ئەم دڵنیاییە بۆچی؟ کاکە خۆی لێرە کێشە گەورەکە ئەوەیە ئەم کەرتی تایبەتیە دێ بە دەستگا و بە هەمان مۆزەف و بە هەمان کەرەستە و شمەکی حکوومەتی هەرێم کارەکە دەکا. خۆ ئەم ڕێکخراوە نایە مختبەری تایبەت دروستکات و کەرەستە و شمەکی زۆر پێشکەوتو بێنێ دای بنێ هەر کەرەستە و شمەکەکانی حکوومەتە لەگەڵ هەندێک ئیزافاتی تر کە بۆی زیاد دەکات و تەنیا کۆمپیوتەرێکدا دەنێن لەسەر کەسێک و یەڵا وەرە سیستەمەکە هەموو یەک دەخەین و لە ئەگەر من نەخۆش بم لە ڕانیە دەتوانم لە ئاکرێ یان لە زاخۆ هەموو پرۆفایل و سیڤیەکەم بێنێتە بەرچاو کە بزانە من چی پشکنینێکم کردو و چیم کردو. یعنی ئەوە بە ئەلکترۆنیکردنێکی سیستەماتیکە بۆ ئەوەی شێوازی باجدان و شێوازی پارەوەرگرتنەکە بە شێوازێکی ئۆتۆماتیکی و سیستەماتیک بێ بزانن لە زاخۆ چەند پارە کۆکراوەوە لە خانەقین چەند پارە کۆکراوەوە لە سلێمانی چەند پارە کۆکراوەوە زیاتر ئەمە دەچێتە خانەی پارە کۆکردنەوە و دروستکردنی بانقی زانیاری ئەو بانقی زانیاریش حکوومەت و وەزارەتی تەندروستی هەر خۆی دەتوانێت دروستیکە بۆ خۆی نایکا بۆ دەیداتە وەزار بۆ دەیداتە کەرتی تایبەت و دەبێتە ئەرکێک بە سەرشانی هاوڵاتیانەوە. کێشەکەیمە ئەوەیە کە بۆچی حکوومەت ئەو کارە بۆ خۆی ناکە بۆ بە سیستەماتیکی ناکە یعنی بۆ دەیداتە کەرتی تایبەت. باشە ئەم وەڵامە وەرگیرا کە بۆ خۆت دەزانی کە کەرتی تایبەت بەڵێ ئەم پرسیارەی کە بەڕێستان ئێستا دەیکەن لەگەڵ لایانی پەیوەندیدار یاخود لەو کەس لەگەڵ ئەو کەسانی کە تا ئێستا چەند جار کۆبوونەتەوە ناڕزایەتیتان دەربڕیوە تایبەت بەم بڕیارە ئەم وەڵامەتان وەرگرتووەتەوە کە بۆچی حکوومەت خۆی ئێمە بەڕاستی بەڵێ ئێمە کێشە گەورەکە ئەوەیە کە ئێستا کۆمەڵەی بایۆلۆجی کوردستان بەو ئەرکە هەستاوە و هەموو ئەرکەکەشی خستۆتە سەرشانی خۆی و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئێمە نامانەوێ ئەو بارگرانیە تەنیا کۆمەڵەی بایۆلۆجی کوردستان بیخاتە سەرشانی خۆی بەڵکو دەمانەوێ ئێمەش ببینە هاوکار و پشتیوانی کۆمەڵەی بایۆلۆجی کوردستان کە ئەوە ئەرکێکی نەکرد کۆمەڵی بایۆلۆجی کوردستانە بەڵکو ئەوە ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کوردستانە کە ببێتە هاوکار و پشتیوانی کۆمەڵی بایۆلۆجی کوردستان کە خۆشبەختانە زۆر باش و زۆر ڕێکوپێک پشتگیری و پشتیوانی لە هاوڵاتیان دەکا لە دژی ئەو بڕیارە. باشە جا ئێمە ئەوڕۆ ئێمە دەمانەوێت ئەو پەیامە بگێنین بە حکوومەت و دام و دەستگاکانی دەوڵەت کە ئێمەش پشتگیری و پشتیوانی کۆمەڵی بایۆلۆجی کوردستانین و بۆ سەرۆکەکەی کە بۆ ئەوەی بەتەنیا نەمێنێتەوە لەو ململانەیەدا. باشە ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یەکەم هەنگاو دەگەن نەگەر بێت و بابەتەکە وەکو خۆی بمێنێتەوە هەڵوێستی دواتری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چی دەبێت؟
ئێمە جارێت چاوەڕێ دەکەین چکە لەوانەیە ئەوجا پەیوەندیەکان تونند و تۆڵتر بن بەتایبەتی لەگەڵ هاوڵاتیان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەرەوەی وەزارەتی تەندروستی و دەرەوەی سیستەمی تەندروستی بۆیە ئێمە ئەوڕۆ پەیامی خۆمان دەگەێنین بە بەڕێز سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتتی هەرێمی کوردستان ئێمە کە پەیامەکە مانگات ئەو کاتە دەرگاش دەکرێتەوە بۆ گفتوگۆ و بۆ لێکتێگەیشتن بۆ ئەوی بتوانین بگەینە سیغەیەکی واکە لە سودمەم هاوڵاتی تێیدا سودمەم بێ و هەم حکوومەتی شتێکدا سودمەند بێ ینی بۆ ئیلا دەبێ ئێمە پرسیارەکەوەی بۆ ئیلا دەبێت قازانجەکە بۆ کەرتی تایبەت بێ کە حکوومەت ئەو دەتوانێت ئەو هەموو گەنجە دەرچوانەی کۆلیج و پەیمانگا زانستی و پزیشکیەکان دابمەزرێنێ لەو بابەتەداوە ئێمە چەندین خەڵکی پسپۆر و شارەزا و لەیاتومانەیە لە بواری ئایتی و لە بواری کۆمپیوتەردا دەتوانێت ئەو سیستەمە دروستکە دەتوانێت ئەو پەیوەندیە دروستکە و دەتوانێت ئەو داتا و ئەو بانقە دروستکە کە حکوومەتتی هەرێم پێویستی پێێتی. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ خەلیل عەلی کە وەکو نووسەر و هاوکات چاڵکوانی مەدەنی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت لە ڕانیەوە دووبارە سپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن.